سڵاوتان لێ بێتەوە ئەم کاتتان باش بینەرانی خۆشەویستی تەلەڤیزیۆنی کۆمەڵا لەگەڵتانین بۆ پێشکەشکردنی هەواڵەکانی سەر لە بەیانی ڕۆژی سێشەممە سەرەتا سەردێری گرنگترین هەواڵەکان کۆبوونەوەی خانشینکراوانی مخابرات لە شارەکانی کوردستان و ئێران تەقەی هێزەکانی ڕژیم لە هاوڵاتیەک و دەست بەسەرکردنی لە ئیلام برینداربوونی کۆڵبەرێک لە سنووری بانە کۆبوونەوەی کوردانی ئاڵمان بۆ پشتیوانی لە وریشە مرادی دامەزراندنی سیستمی دژە موشکی پاتریۆت لە هەرێمی کوردستان سێهەمین ڕۆژی کۆبوونەوەی کرێکارانی سەنعەتی فولاد لە ئەهواز و گیرخواردنی 40 کرێکار بەهۆی داڕەمانی تۆنێل لە هیندستان. درێژی هەواڵەکان کۆبوونەوەی خانشینکراوانی مخابرات لە شارەکانی کوردستان و ئێران ڕۆژی دووشەممە 22 مانگی خەزەڵوەر خانشینکراوانی مخابرات لە شارەکانی کوردستان و ئێران دژ بە دۆخی خراپی مەعیشەت کۆبوونەوە بە پێی راپۆرتەکان خانشینکراوانی مخابرات لە شارەکانی سنە، کرماشان، ئیلام، مەریوان، ورمێ، سفەحان، ئەردەبیل، ئەراگ، ئەهواز، ڕەشت، زاهیدان، تەورێز و چەند شاری دیکەی ئێران بە پێی ڕەواڵی هەر هەفتە دژ بە جێبەجێ نەکردنی داخوازیەکانیان خۆپیشاندانیان کرد. خانشینکراوانی مخابرات خوازیاری چوونەسەرەوەی ئاستی حەقدەست و مەزایە بەکردەوە دەرهاتنی گەڵاڵەی هاوسانسازی و دابینکردنی بیمەی تەکمیلی بوون. تەقەی هێزەکانی ڕژیم لە هاوڵاتیەک و دەستبەسەرکردنی لە ئیلام ڕۆژی شەممە 20 مانگی خەزەڵوەر هاوڵاتێکی خەڵکی شاری کارزانی سەر بە پارێزگای ئیلام بە ناوی مهراب کوشا بە تەقەی هێزەکانی ڕژیم بریندار و دەستبەسەر کرا. بە پێی زانیاریەکان هێزەکانی ڕژیم لە دەواازەی چوونەژوورەوەی شاری کارزان ئۆتۆمبیلی مهراب کوشایان داوەتە بەر دەستڕێژی گولە و ئەو گەنجیان پاش بریندارکردن دەست بەسەر و بۆ شوێنێکی نادیار گواستوەتەوە. ناوبراو لە ڕاوتی شۆڕشی ژینەش چەند جار لەلایەن ناوەندە ئەمنیەتیەکانەوە بانگێشت و لێپرسینەوەی لێکراو ئەم جارێش بە توندوتیژیەوە دەست بەسەر و بێسەر و شوێن کراوە. برینداربوونی کۆڵبەرێک لە سنووری بانا ڕۆژی یەکشەممە 21 مانگی خەزەڵوەر کۆڵبەرێکی خەڵکی مەهاباد بە ناوی ئیحسان ئیسماعیل زادە بە تەقەی هێزەکانی ڕژیم لە سنووری هەنگەژاڵی بانە بریندار بوو. بە پێی راپۆرتی کۆڵبەر نیوز ڕۆژی یەکشەممە هێزە سنووریەکانی کۆماری ئیسلامی لە شاری بانە کۆمەڵی کۆڵبەریان داوەتە بەر دەستڕێژی گولەوە بەهۆیەوە کۆڵبەرێک بە ناوی ئیحسان ئیسماعیل زادە تەمەن 38 ساڵ و خەڵکی مەهاباد لەلایەن قاچیەوە بە سەختی بریندار و ڕەوانەی نەخۆشخانەکرا. دەست بەسەرکردنی عوسمان ئیسماعیلی و گواستنەوەی بۆ زیندانی سەقز. عوسمان ئیسماعیلی چالاکی ناسرا و خۆشناوی خەڵکی شاری سەقز ڕۆژی دووشەممە 22 مانگی خەزەڵوەر پاش سەردانکردنی بۆ لەقی دوی دادگای ئیجرایی ئەحکامی داسەرای گشتی و ئینقلابی ئەو شارە بە مەبەستی تێپەڕکردنی ماوەی بەندکرانی دەست بەسەر و ڕەوانەی زیندان کرا. ڕۆژی دووشەممە 22 خەزەڵوەری 1402 هەتاوی حکمی 16 مانگ زیندانی عوسمان ئیسماعیلی لە چالاکانی کرێکاری شاری سەقز و لە بەندکراوانی دەیەشەز لەلایەن دیوانی باڵای وڵاتەوە پشتڕاستکرایەوە. بە پێی ئیبلاغیەی دادگای ئینقلابی سەقز ئەو چالاکە کرێکاریە 10 ڕۆژی مابوو بۆ ئەوەی خۆی ڕادەستی زیندان بکات. عوسمان ئیسماعیلی لەلایەن دادگای ئینقلابی سەقزەوە بە تۆمەتی ئەندامەتی لە کۆمەڵا ڕێکخراوی کوردستانی حزبی کۆمونیستی ئێران بە 1 ساڵ و 4 مانگ زیندانی تەعزیری مەحکوم کرابوو. کۆبوونەوەی کوردانی ئاڵمان بۆ پشتیوانی لە وریشە مرادی ڕۆژی دووشەممە 22 مانگی خەزەڵوەر کۆمەڵێک لە کوردانی دانیشتووی شاری فرانکفۆرتی ئاڵمان لە چالاکیەکدا پشتیوانی خۆیان بۆ وریشە مرادی نیشاندا و خوازیاری ڕوونکردنەوەی چارەنووسی بوون. بە پێی راپۆرتەکان مانگی گەلاوێژی ئەمساڵ وریشە مرادی چالاکی مەدەنی خەڵکی شاری سنە لەلایەن هێزە ئەمنیەتیەکانەوە ڕفێنرا و هیچ زانیاریەک لەسەر چارەنووسی لە بەردەستان نییە. ناوبراو لە ماوەی بەندکرانیدا لە دەستڕاگەشتن بە پارێزەر و پەیوەندی لەگەڵ بنەماڵەکەی بێبەشکراوە کە سوکاری نیگەرانی دۆخی تەندروستی ناوبراون. ڕۆژی دووشەممە کۆمەڵێک لە کوردانی دانیشتووی شاری فرانکفۆرتی ئاڵمان با بڵاوکردنەوەی وێنەکانی ئەو بەندکراوە وتنەوەی دروشم خوازیاری ڕوونکردنەوەی چارەنووسی وریشە و ئازادی زیندانیانی سیاسی بوو. دامەزراندنی سیستمی دژە موشکی پاتریۆت لە هەرێمی کوردستان وتەبێژی پێنتاگۆن ڕۆژی دووشەممە 22 مانگی خەزەڵوەر ڕایگەیاند
بۆ بەرەنگاربوونەوە لەگەڵ هێرشە پەهبادی و موشکیەکانی سەر بنکەکانمان لە هەرێمی کوردستان و عێراق سیستمی دژە موشکی پاتریۆتمان دامەزراندووە. پیتر نیۆن لە وتوێژێکی ڕۆژنامەوانیدا وتی هەر هێرشێک کە بکرێتە سەر هێزەکانمان بە تونترین شێوە وڵامی ئەدەینەوە. هەر بەو مەبەستش سیستمی پاتریۆتمان لە هەرێمی کوردستان و عێراق دامەزراندووە. جێگای ئاماژەیەکە هاوکار لەگەڵ دەستپێکی شەڕی نێوان حەماس و ئیسرائیل دەیان هێرشی پەهبادی و موشکی کراوەتە سەر بنکە سەربازیەکانی ئەمریکا لە عێراق و سووریە و بەهۆیەوە 4 سەرباز کوژرا و چەندین کەسی دیکەش بریندار بوون. ڕۆژی ڕابردوو لە وەڵامی هێرشی میلیشیاکانی سەر بە کۆماری ئیسلامی بنکەکانی سپای قودس بە چڕی بردومان کرا کە بەهۆیەوە 8 چەکداری سەر بە کۆماری ئیسلامی کوژران. سێهەمین ڕۆژی کۆبوونەوەی کرێکارانی سەنعەتی فولاد لە ئەهواز ڕۆژی دووشەممە 22 مانگی خەزەڵوەر کرێکارانی سەنعەتی فولاد لە ئەهواز بۆ سێمین ڕۆژی بەردەوام دژ بە جێبەجێنەکردنی داخوازیەکانیان کۆبوونەوە. کرێکارانی سەنعەتی فولادی ئەهواز خوازیاری پێدانی حەقدەستە دواخراوەکانیان چوونە سەرەوەی ئاستی حەقدەست و مەزایە بەکردەوە دەرهاتنی گەڵاڵی ڕیزبەندی پیشەکان و گەڕانەوەی هاوکارە دەرکراوەکانیان بۆ سەر کار بوون. کرێکارانی ناڕازی لە دروشمەکانیاندا ڕایانگەان ئێمە کرێکاری فولادین دژ بە ناداتپەروەری و ستەم دەجەنگین. درێژەی مانگرتنی کرێکارانی ڕەسمی نەوت لە ئاغاجەری ڕۆژی دووشەممە 22 مانگی خەزەڵوەر کرێکارانی ڕەسمی نەوت لە ئاغاجەری لە پارێزگای خوزستان بۆ جارێکی دیکە دژ بە دۆخی خراپی پیشەی و معیشەتی کۆبوونەوە. کرێکارانی ڕەسمی نەوت خوازیاری وەلانانی سەقفی حەقدەست، وەلانانی کۆسبەکانی بەردەم حەقی سەنەواتی خاننشینی، گەڕانەوەی ئەو بڕەپارەیە لە ساڵانی ڕابردوو وەکو باش لەسەر حەقدەستەکانیان کەم کراوە، بەکردەوە دەرهاتنی مادەی 10 یاسای ئەرک و بەرپرسیارەتی پێرسۆنێلی نەوت و کۆتایی هێنان بە دەستێوەردانەکانی دەوڵەت لە سندوقی خانشینی کرێکارانی سەنعەتی نەوت بوون. کۆبوونەوەی خەڵکی بەلوژ لە بەردەم بنکەی نظامی زەهکەلوت ڕۆژی دووشەممە 22 مانگی خەزەڵوەری 1402 خەڵکی ئازادیخوازی بەلوچ بە کۆبوونەوە لە بەردەم بنکەی نظامی ڕژیم دژایەتی خۆیان لە ئاست کوژرانی دوو لاوی بەلوچ بە تەقەی هێزەکانی حکوومەت نیشاندا. جگەی ئاماژەیەکە ڕۆژی 16 خەزەڵوەر هێزەکانی سپای پاسداران لە ناوچەی دەشتە شووری جازموریان هەڵکەوتوو لە ناوچەی ڕوودباری بەلوچستان لە ڕێگەی دلگان بۆ زێهکەلوت تەقەیان لە ئۆتۆمبیلی هاوڵاتی کردووە لە ئاکامدا دوو هاوڵاتی بەلوچ کوژراون. ئەوە لە کاتێکدا بووە کە ئەم دوو هاوڵاتیە بێتاوان بوون و هیچ بارێکی قاچاخیان پێ نەبووە. لە سێدارەدانی سێ هاوڵاتی بەلوچ لە زیندانی زاهدان بەپێی راپۆرتی حالڤەش سەر لە بەیانی ڕۆژی دووشەممە 22 خەزەڵوەری 1402 سزای لە سێدارەدانی سێ زیندانی سیاسی ئەمنیەتی بە ناوەکانی محەممەد کەریم بارکەزایی، محەممەد بەراهۆیی و ئیدریس بلڕانی لە زیندانی ناوەندی زاهێدان جێبەجێکرا. ئەم سێ بەندکراوە بەبێ ئاگاداری و دوایین چاوپێکەوتن لەگەڵ بنەماڵەکانیان و لە بێدەنگیدا لە سێدارراون. محەممەد کەریم بارکەزایی تەمەن 28 ساڵ، محەممەد بەراهۆیی تەمەن 28 ساڵ و ئیدریس بێلڕانی تەمەن 31 ساڵ ڕۆژی 5 ڕەشەمەی 1400 لە لەقی دووی دادگای ئینقلابی زاهێدان بە تۆمەتی ئەفساد الفیل ئەرز لە ڕێگەی هاوکاریکردنی گروپە چەکدارەکانی دژبەری ڕژیم هەر یەکەو بە 15 ساڵ زیندان و هەروەها ئیعدام و زەوتکردنی داراییەکانیان محکوم کرابوون. بە پێی راپۆرتی حالوەژ ئەم سێ بەندکراوە لە گرتوخانەی دەسەڵاتی سوپای زاهێدان بە مەبەستی وەرگرتنی دانپێدانانی زۆرم لێ بەتوندی ئەشکەنجە دراون و ناچار بە دانپێدانان دژ بە خۆیان کراون. جێگەی ئاماژەیە کە فایلێکی دەنگی لە محەممەد کەریم بڵاو کراوەتەوە کە تێدا دەڵێت هێزە ئەمنیەتیەکان داوایان لەو سێ کەسە کردووە کە ئەگەر مەولەوی عەبدولحەمید ترۆربگان لە زیندان ئازاد دەکرێن و ئەوانیش قبوڵیان نەکردووە حکومەکەیان جێبەجێکراوە. گیرخواردنی 40 کرێکار بەهۆی داڕمانی تونێل لە هندوستان بە پێی راپۆرتی میدیاکانی هندوستان ڕۆژی یەکشەممە 21 خەزەڵوەری 1402 40 کرێکار کە سەرقاڵی کارکردن لە تونێلێکی جادەیی لە باکووری ئەو وڵاتە بوون بەهۆی داڕمانی دیواری تونێلەکە گیریان خواردووە. بە پێی ئەو راپۆرتە 40 کرێکار لە تونێلێکدا لە بەرزایەکانی هیمالیا و لە کاتی گۆڕانی شیفتیکاری لەژێر داروپەردوو ڕووخاوی دیوارەکاندا گیریان خواردەوە هێشتا زیندون بەڵام ڕزگار نەکراون. بەوتەی بەرپرسانی دەوڵەتی هندوستان توانیویانە ئۆکسیژن و خۆراک بەدەست کرێکارانی گیرخواردووە بگێنن و
تا بە ئەمڕۆ 20 متر خاکیان لابردووە و هێشتا 40 متری دیکە ئەبێ خاکبەرداری بکەن چاک و بگەن بە کرێکارانەی گیر خواردوو. دوا هەواڵ ئیدانەی سەرکوتی کرێکارانی بەنگلادێشی لەلایەن فێدراسیۆنی جیهانی یەکێتی کرێکاران. فێدراسیۆنی یەکێتیە کرێکاریەکان ڕۆژی دووشەمە 22 مانگی خەزەڵوەر لە بەیاننامەیەکدا وێڕای شەرمەزارکردنی قەتڵی حکوومەتی 5 کرێکاری ناڕازی لە بەنگلادێش و بریندارکردنی چەندین کرێکاری دیکە خوازیاری کۆتاییهێنان بە سەرکوتی کرێکارانی ئەو وڵاتە بوون. ئەو ڕێکخراوەیە بە نوێنەرایەتی لە 105 میلیۆن کرێکار لە 133 وڵاتی جیهان بە مەبەستی پشتیوانی لە کرێکارانی ناڕازی بەنگلادێش کە بۆ چوونەسەرەوەی حەقدەست خەباتەکان سەرکوتی وەحشیانەی کرێکارانی لەلایەن دەوڵەتی ئەو وڵاتەوە بە توندی شەرمەزار کرد. لە بەشێکی ئەو بەیاننامەیەدا هاتووە بەنگلادێش بەرهەمهێنەری سەرەکی جلوبەرگ لە جیهانە، بەڵام کرێکارانی ئەو سەنعەتە کەمترین حەقدەست وەردەگرن و لە دۆخێکی خراپدا دەژین. کاتێک کرێکاران لە ئاست دۆخی خراپی پیشەوی و مەعیشەتی ناڕزایەتیان دەربڕیوە با وەحشیانەترین شێوە لەلایەن ئەرتشی ئەو وڵاتەوە سەرکوت کراون و کرێکارانی جیهان نابێت لە ئاست ئەو جنایەتە بێدەنگ بن. ئازیزان، هەواڵەکانتان پێشکەشکرا، هەر شاد بن.